مامۆستای بەڕێز، جەنابەت باسی سەرچاوەکانی وەرگرتنت کرد بۆ ئەم بەڵگانە و بۆ ژیانی پێغەمبەر. تکایە ئەم سەرچاوانە تا چەندێک توانیوانە بچنە ناو وردەکاری ژیانی پێغەمبەرەوە؟ تکایە وەڵام. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی ئازیز، هاتینەوە خزمەتتان لە بەڵگەکانی پێغەمبەرایەتی لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش پێغەمبەرایەتی. ئایا ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا چەنێ ڕوونە، تا چەنێک وردەکاریەکانی نەقڵ کراوە بۆمان، یاخود تەنها ڕووکەشێک لە ژیانی وەکو چۆن لە ژیانی هەموو کەسێکە سیری ذاتی خۆی یاخود کە مێژوو ژیانی نووسێتەوە؟ بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خەڵکی تر جیاوازی چییە؟ طبعا سیرە کە ئەڵەی سیرە یعنی ژیاننامە. ژیاننامەی هەموو کەسێک وەکو خۆی، ژیاننامەی تایبەت بە خۆیەتی. بەڵام کە سیرە یان خود ژیاننامە بەڕەهایی هات کەواتە باز لە پێغەمبەری خواکە صلی الله علیه و سلم کە پێوتە بایۆگرافی لە ئەنگلیزیە. واتە کەوتمان سیرە بەبێ ئەوەی کە ناوی شەخسەکە بەرین، ئەو کاتە مەبەستمان لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ڕاستترین و جوانترین و وردترین سیرە بۆ ژیانی هەر کەسێ نووسرا بێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەبێ منافس. هیچ شتێکی تێکەڵ نەبووە کە خوا نەخواستە ناڕاستی و نادروستی و یاخود لێڵیەک هەبێتیایە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژیانی وەکو خۆی نەقڵ کراوە بۆمان. تەنانەت ژیانی پێغەمبەرانی تریش ئەگەر بمانەوێت بەڕوونی وەرگرین، ئەبێ دیسانەوە بچینەوە بۆ سەرچاوەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە قورئان و سیرەیە بۆ ئەوەی کە پێغەمبەرانی تر بناسیت. چونکە هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران بەم شێوەیە ژیانێ نەقڵ نەکراوە، بە تەحەداوە. وەریساکەنە باسی موسا بپرسە لە جوو بڵێ زەحمەت دەبێت چی لەباری موساوە ئەزانن لەگەڵ خێزانەکانیە، چونکە خوای گەورە فەرمێ وەسارە بئەهلیه ئانەسە من جانبی الطوری نارا. زەحمەت دەبێت خێزانی چۆن بووە، چی بووە، چۆن لەگەڵیا بووە، ئەی مناڵەکانی ئەی چی کردووە، چی خوارد، هیچ شتێک لەباری پێغەمبەرەکی خۆیان و نازانن. ئەگەر بمانەوێت بیزین ئەبێ بگەینەوە بۆ قورئان دیسانەوە. عیسا بە هەمان شێوە عەلەیهی السەلام، ئیبراهیم بە هەمان شێوە، لوط بە هەمان شێوە. کەواتە نەک سەرچاوەکانی ئێمە سەرچاوەیە بۆ ژیانی پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم، سەرچاوەیە بۆ ژیانی پێغەمبەرانی تریش زۆر زۆر بە وردی کە خوای گەورە باسییانەکە. هەر کاتێک باسی پێغەمبەری خوا کرا بێ صلی الله علیه و سلم وەکو بەشەر باس کراوە، وەکو ئینسان باس کراوە. جا لە هەندێک کەس کە صفاتی ئولوهیەت ئێنێدە پاڵ پێغەمبەرەکانی وەکو فەلەکان ئەیدەنە پاڵ ئیسا عەلەیهی السەلام، یاخود بوزیەکان ئەیدەنە پاڵ بوزە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ژیانی وەکو خۆی بۆ ئێمە نەقڵ کراوە بۆ ئەوەی کە وەکو پێشەنگ و مامۆستایەک و چاولێکەرێ بمێنێتەوە، هەر کەسێ بێ بە شوێنپێکانی ئەوا بڕوا. لەوانەیە ئەگەر بچینەوە خزمەتی مەککە یاخود مەدینە، ئەگە زۆر مبالەغە نەکەین شوێنپێکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەندێک شوێنە مابێ، تا ئەو حەددە کە ئینسان ئەتوانێت بۆی ئیمامی مالیک رضی الله عنه زۆر جار پێڵاوی لە پێ ناکرد، نعلی لە پێ ناکرد لە ناو مەدینەیە ئەیونەوە شوێن پێم بکەوێتە سەر شوێن پێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، من بە پێڵاوە ئەو بە پێخاوسی، تا ئەو حەددە ئەدەبی لەگەڵ پێغەمبەری خوای هەبوو صلی الله علیه و سلم. کەواتە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بەڕوونتر لە ژیانی خۆمان نەقڵ کرا. بۆ نمونە ئەگەر پێم بڵێن عەبدولواحید تۆ ژیانی خۆت یا هەر کەسێکی تر بڵێن ژیانی خۆت بنووسەرەوە، لەوانەیە زۆر چەمەکەیە لە ژیانی ونی کە بەڵێن بە مناڵی ئاوا بووم و لە شوێنێکی ئاوایە بووم و ئاوا ژیاوم و ئاوا هەستاوم و ئاوا دانیشتوم. حەقی ئەوە نادەم کە خەڵک وەکو خۆی بمبینێ دوایی، ئەگەر ڤیدۆیەک، ئەگەر ڕەسمێک، ئەگەر شتێک نەبێ ئەم ژیانی من لەگەڵ قسەکانمان نەقڵکە، ژیانی من وەکو ژیانی پێغەمبەری خوا نەقڵ نابێت صلی الله علیه و سلم. نەعوذ بالله ئەگەر ژیانی خۆم بەراورد بکەم بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بەستم بچووکی خۆمە و گەورەی ئەو زاتە عەجیبەیە کە ژیانی وەکو خۆی حەچی تەفاسیل هەیە لە ژیانی ئەم پێغەمبەرەیان نەقڵ کراوە، بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە هەموو سەردەمێکە وا سەیری پێغەمبەری خوا بکەین، وا سەیری سیرەکەیکین وەکەوەی کە سەیرەکەین، وەکەوەی کە ئێستا لە خزمەتیین. یعنی سەحابە چۆن پێغەمبەری خوای بینیوە صلی الله علیه و سلم، ئێمەش ئەتوانین ئاوا تەسەووری پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و سلم لە ژیانیە. تەحەداکەم ئەگەر کەسێ بێ ژیانی خۆی بنووسێتەوە، بیەوێت مخەیلەیەک
بێوێت تەسویری لە مێشکی بەرامبەرەکەی دروستکە ببێ ئەوەی کە ئەمی بینی بێ ناتوانێت ژیانی خۆی وەکو ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەقڵ کا بۆ بەرامبەرەکەی کەنی بینیوە ئەگەر خۆی بەدەستی خۆی ژیانی خۆی بنووسێتەوە تحەداکەم کەسێ بتوانێت بەبێ سەوت و سوورە و ڤیدیۆ بتوانێت ئەمە نەقڵکە بەڵام ئەمە الحەمدولله بە شانازیەوە لە ژیانی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم کەواتە تایبەتمەندیەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوەیە خۆی بینێتەوە لە ڕوونی ژیانیە ئەوەیە کە هەمووی بەڕاست و دروستی نەقڵ کراون وەکو خۆی کە عەرزم کردن دووەم زۆر بە وردی هەموو بوارەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەقڵ کراوە خاڵی سێیەم سۆز و عەطف و پەرچەکرداری تیان نییە هەتا هیچ کاتێک ئەوانەی کە دۆستی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم ژیانیان نووسیوێتەوە بە عەطفەوە نەقڵ نەکراوە وەکو خۆی چی نووسراوە ئەوان نەقڵ کردووە خاڵی چوارم ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئامانج و بە هەدەف وەکو پێشەنگێک وەکو قودوەیە نەقڵ کراوە خاڵی پێنجەم هەموو سەردەمەکانی پێغەمبەری خوای لە خۆی گرتووە لە دایکبوونیەوە نا پێش لە دایکبوونیشی بۆیە سیرە کە ژیانی پێغەمبەری خوا ئەنووسێتەوە باکفایرێکە کاو تۆزێک گەڕێ بۆ دواوە لە ئادەمەوە ئەیهێنێ لە دروستکردنی کەعبە و مەککە و زەمزەمەوە ئەیهێنێ لە عەبدولموتەلیبی باپیرەوە ئەیهێنێ لە قوسەی و لە هاشمەوە ئەیهێنێ حتا وەکو کاتە سەر عەبدوڵڵا و هەتا وەکو کاتە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئەو حەددا بەڵێ یعنی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی ڕوونە هیچ شتێکی تیانی یەک کتێبی کراوەیە لە بەردەستمانە یعنی ئەگەر هەڵە نەبم بڵێم کۆمەڵێک کامێرە لە ماڵی پێغەمبەری خوایە هەبوون صلی الله علیه وسلم لە مزگەوتی پێغەمبەری خوایە هەبوون صلی الله علیه وسلم لە دەوری کەعبە هەبوون لە جەنگەکانە یەک کۆمەڵ سەحافی و ڕۆژنامەنووس و خەڵکی تر بە دەوری پێغەمبەری خوا هەبوون صلی الله علیه وسلم وردەکاری ئەم ژیانیان نەقڵ کردووە بە شانازیەوە الحەمدولله بۆیە عولەمایان ئەم مۆزوعیان یەکلایی کردوێتەوە اینجا ئەوەی کە جێی گومانە ئەمەی فەیکە زۆر جار ڤیدیۆیەکە بۆ نەقڵکرا وەڵام ڤیدیۆی دەستکاری کراوە وەکو خۆی نییە وانە پێم وایە لە مستەقبەلا شتی خراپتریش ڕۆدا ڕسمی ئەوەی هێن تێکەڵی ئەوەکەن سەری ئەولیەکەنەوەی کەم بە سەری ئەوەوە بەڵام ئەمە لە ژیانی پێغەمبەری خۆیان ڕوو نادا ئەگەر خوا نەخواستە زەعیفێکیش یا خود مۆزوعێکیش ڕووی کرد بێتە ئەم ژیانە عولەمایان یەکلاییان کردوێتەوە و خوازای خێریان باتەوە پێغەمبەری خوا شکل و شێوەی چۆن بووە سوبحان الله ئافرەتێک یەک جار کە پێغەمبەری خوا بینێ معبەد لە کاتێکە پێغەمبەری خوا لە کۆچایە لەگەڵ ئەبوو بەکرا بە شێوەیە تەسەور و تەسویری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بۆ مێردەکەی باسەکە مێردەکەی کە دوایە شێ لە مەدینەی گرێ ئیدۆزێت و ئیمانی پێهێنێ بە کەسی تر ناپرسێمە شوێ سبحان الله یعنی ئەو نەجوان بووە ئەو صفەتەش نەقڵ کراوە سەحابەکان کە لەگەڵ پێغەمبەر ئافرەت چکە زۆر دەقیقە لە نەقڵکردنی ڕسمە ئەم ئافرەتەش مسلمان نەبووە هێشتا یەک جار ئەم پێغەمبەرا بینێ صلی الله علیه وسلم ڕێک سوورەکەی نەقڵەکات جوانترین صفەتیش نەقڵ کرا بێ ئافرەتە نەقڵی کردەوە کە ڕێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەهێنێتە بەر چاوت تەنانەت تاڵەسپیەکانی ڕیشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەقڵ کراوە بۆمان کە تەحەداکەم کەسێ تاڵەسپیەکانی ڕیشی خۆی بزانێت حەبە تاڵی سپی لە ڕیش پێغەمبەری خوا هەبوون صلی الله علیه وسلم ئەمە چییە بۆ خاتی خوا تا ئەو حەدە بەڵێ تا ئەو حەدە پێغەمبەری خوا جلوبەرگی چۆن بوون چی لەبەر کردووە پێغەمبەری خوا ڕۆیشتنەکەی چۆن بووە سبحان الله ڕۆیشتن بەڵێ وەکو ئەوەی کە بەسەر لێژاییەک ئاغڵ بوو بێتەوە پێغەمبەری خوا هەوا ڕۆیشتووە بێنە بەر چاوی خۆت ئینسانێ بەسەر ئینتیسام تەسەورەکە عایشا فەرمێ فاتیمەم بینی هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا تخطئ مشيتها مشيته ڕۆیشتنەکەی هەڵەی نەبوو لەگەڵ ڕۆیشتنی پێغەمبەری خوایە یعنی جینەکە چۆن ڕۆیشتنی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دیاری کردووە هەر ئاواش جینی فاتیمە دیاری کردووە فەرمێ غەڵەتێک نەبوو فەرقێک نەبوو لە بینی ڕۆیشتنی فاتیمە کە ئافرەتێک بوو کچێکی گەنج بوو لەگەڵ ڕۆیشتنی باوکیە الله هەتا ئەو حەدە بەڵێ تا ئەو حەدە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەوتنی پێغەمبەری خوا پێکەنینی پێغەمبەری خوا ئەو نە پێکەنی هەتا دانەکانی دەرکەوت گریانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆشی و لە ناخۆشیە هەموو ئەمانە نەقڵ کراون بۆیە
پەیوەندەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ دوژمن و لەگەڵ دۆست و لەگەڵ یار و نەیاریە وەکو خۆی نەقڵ کراون زۆرترین حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو خۆی نەقڵ کراوە ئەگە سەحابەیە گومانی هەبێ فەرمێ بەخواوتی وا یاوتی فە تا ئەو حەدە بڵێ گومانەکەشی ئەگەر خوا نەخواستە شتێکە بێ نەقڵی کردووە نازانم ئەوەی ودیان ئەوەی ود هەموو ئەمانە وەکو خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی خۆیاست تووڕەبوونەکانیشی نەقڵ کراوە واتە پێغەمبەری خوا لەسەر عاتیفە ژیانی نەنووسراوەتەوە لەسەر پەرجەکردار و تاری نەنووسراوە ژیانی نەنووسراوەتەوە چۆن نووسراوەتەوە وەکو خۆی ئەگەر گلەیە لە پێغەمبەری خوا کرابێ وەکو خۆی نەقڵ کراوە ئەگەر شتێک لە دەستی سەحابە قەوما بێ لە وەکو لە ئوحودا قەوما وەکو خۆی نەقڵ کراوە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵەوە موقفێکی هەبوو بێ وەکو خۆی نەقڵ کراوە بەخوا ئەمە نابێ بۆ قیادەیە جوان نییە و ئەم سیفەتانی باز کرێ و نابێ لە تاریخا و بۆ کاتێکی خۆی بووە ئەمە بەڕێیەکی یان بەتانێکی پێیان باکە شتیوان نییە یامی بنووسێ چکەمە قیادەیە چکەمە سەرکردەیە نابێ هیچ شتێک لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ون بێ ئەگەر لە بەرژەوەندی دوژمنەکانیشی بێ حەدیث و ئایەتەکان قسەیان لەسەر کردووە سبحان الله چکە ئێستاکەنە هەر کەسێ بێ ژیانی گەورەیە بنووسێتەوە بەس چاکەکانی باسەکە دوژمنەکانیشی بەس خراپەکانی نەقڵەکەن ژیانی پێغەمبەری خواوانە بۆ صلی الله علیه و سلم حەچی هەبووە نەقڵ کراوە بۆ ئێمە بۆیە ژیانی پێغەمبەری خوا بە ئامانج نووسراوەتەوە بۆ ئەوەی کە بێ بە قودوەیەکی حەقیقی هەر کەسێ ویستی چاوی لێ بکە قوڕەی مزەنی یەک جارێ بۆ لای پێغەمبەری خوا لەگەڵ کوڕەکەیە دایمە سەرمای بوو ئەمی ئاوا بەست بۆ ئەم قۆچەی ئاوا داخست لەگەڵ عەبدوڵای کوڕە ڕۆژێکیان هاتم بە لای پێغەمبەری خوا فەرمێ ئیتر نەبینرا ئەو پیاوە ئیلا سنگی ئاوا کرابەوە یەک جار پێغەمبەری خوای بینی ملیوانەکەی ئاوا کردبوو حەزەکەم بزانمیش هەر لەبەرەوە بنباخم تەرک کرد بەس ئەم پیاوە یەک جار پێغەمبەری خوا بینی ئاوا ئەویش ملیوانەکەی کاتەوە جای تێم قۆچەی داناخ تا ئەو حەدە ئەم قۆچەیە ئەم وردەکاریە بەڵێ بۆیە ژیانی پێغەمبەری خوا بۆی هەر کەسێ چاوی لێ بکات بزانێت پێغەمبەری خوا قۆچەکانیشی چۆن بەستووە خاڵی پێنجەم و کۆتایی خۆشەویستەکانم لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆمارەکە وەک چۆن هەموو ژیان و سەدەمی پێغەمبەری خوای لەخۆ گرتووە لە پێش لەدایک بوونەوە تاوەکو دوای وفاتی هەر ئاوا ژیانەکە نەقڵ کراوە کە بۆ هەموو سەردەمەکان بشێ بغض النظر لەوەی کە پێغەمبەری خوا لە چ زەمەن و لە چ کاتێکە هاتووە زۆر شت هەبووە لە ژیانی سەحابەیە قورئان باسی کردووە یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی یاخود کردوێتی لە حیکمەتەکەی تێنەگەیشتون سەحابە وەکو لەتکردنی سنگی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عملیاتی سنگی کردووە ئەنەسە فەرمێن شوێنەواری خەیتەکان مەبینی لە سنگی پێغەمبەری خوا کەواتە ئەم عملیاتە حتمی بووە واقعی بووە کە لەو کاتە خەڵکی عملیاتی چی خەڵک گرەیەکی لە قۆڵی بۆ دەرنەهاتووە ئێستاکەنە سنگ بکرێتەوە دڵ دەربێ نەخێر وردەکاری ئەمەش کە چۆن تەشتێکیان پێ بوو و تەشتەکە چیتیا بوو زەمزەمی تیا بوو و سەهۆڵی تیا بوو سەهۆڵ کە تا ئێستاش عملیاتی دڵ بە سەهۆڵەکرێ بە ساردی ئەکرێ بە ساردبوونەوەی لاشە و دڵەکرێ بۆی کە پێویستی بەتاقە کەم بێت و لە کاتی عملیاتەکەیە دڵ و لاشە تووشی جەڵتە نەبێ سوبحان وردەکاریە بەڵێ پێغەمبەری خوا خۆشی ئاگای لە عملیاتەکە بووە کە تا ئێستا عیلمیش پێی نەگەیشتووە تۆ عملیاتی دڵ بکرێت و ئاگاشە لە خۆ بێت و بەهۆش بی کابێ عیلم 100 ساڵی تر بگاتە ئەوەی کە عملیات بۆ ئینسان بکرێ و ئینسانەکە خۆی ئاگای لە عملیاتەکەی خۆی بێ بەڵام وەکو خۆی نەقڵ کراوە بە شانازیەوە الحەمدولله باسێکین و ئەیڵێینەوە وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدرك غورناك غير علم الله سبحانه. السلام عليكم ورحمة الله.